ئێرە شەقامی حوسێنیەکانە لە ئەمریکا دەکەوێتە شاری دیێلبۆرن دەمشق. شەقامەکە زیاتر لە شەقامێکی عراقی و ڕۆژڵاتی دەچێت نەک ڕۆژاوایی. گەورەترین ڕەوەندی عراقی لەم شارە خاوەنی بازارێکی گەورە و زمانی سەرەکیش لەم شەقامە عەرەبیە. لەسەرم شەقامە نزیکەی 10 حوسێنی هەن کە تایبەتن بە شیعەی عێراق و لێرە بە سەنتەری ئیسلامی ناویان دەبردرێت. یەکەمین حوسێنیەش کە دروست کرابێت ئەم سەنتەرە بووە بە ناوی کەربەلا. یەکەمین سەنتەری ئیسلامی لێرە لە ساڵی 1995 دامەزراوە کە ئەویش ئەم سەنتەرەیە، سەنتەری ئیسلامی کەربەلایە. تقریباً کۆنترین سەنتەرە لەم شارەدا. دواتر سەنتەری دیکە دروستکراون وەک سەنتەری ئیمام عەلی، سەنتەری زەهرا، سەنتەری سادق، حوسێنیەی ئیمام سەجاد و موکبی جمهوری حوسێنی و موکبی ئەویندارانی حوسێن و هەروەها موکبی خزمەتکارانی حوسێنی. ڕۆژانە ڕەوەندی شیعەی عێراق ڕوو لەم حوسێنە دەکەن و نوێژ و نزا و پاڕاوانەکانیان دەکەن. حوسێنەکانی ئەم شارەش لە سەردەستی ڕەوەندی عێراقی دروستکراوە و هیچ لایەنێکی دیکە نە لە عێراق نە لە دەرەوەش هاوکاریان ناکات. یەکەمین کاری ڕەوەندی عێراقیش لەم شارە دروستکردنی حوسێنیە بووە. بێجگە لە چالاکیکە دینیەکانیش لێرە چالاکی کولتوری و کۆبوونەوەی کۆمەڵایەتیشی تێدا دەکەن. هیچ هاوکاریەک ناکرین لەلایەن حکوومەتیشەوە بە هیچ شێوەیەک نییە. ئەو ڕەوەندەی کە هاتوونەتە ئێرە کە نەوەی ڕاپەڕینی شەعبانین، ڕاپەڕینی میلی دوای 1990. ئەمانە نەوەی ئەو کۆچبەرانن کە لە سعودیەوە هاتوون بۆ ئێرە. سەرەتا کە هاتن ڕۆڵەکانی ڕەوەندی عێراقی بوون. من بە تایبەت لەسەر ڕەوەندی عێراقی قسە دەکەم. کاتێک کە سەرەتا نەوەکانی ڕاپەڕینی شەعبانی هاتنە ئێرە، یەکەم شت کە دایان مەزراند ئەم مزگەوتە بوو. هەر گروپە و حوسێنیەکی تایبەت بەخۆی دروست کرد. ژمارێکی زۆر حوسێنیە لێرە هەن. تەنانەت هەندێکیان بە تەنیشتێک دیەوەن. ئەو دوو حوسێنیە کە لە پشتمنەوە دیارن، یەکیان ئیمام سەجادە، ئەوی دیکەشیان ئیمام عەلیە. ئەگەر چەند خولەکێک نزیکەی 3 بۆ 4 خولەک بە پێ بڕۆیتە خوارەوە، حوسێنیە دیکەش هەیە. ئەو حوسێنیە بە ناوی حوسێنیەی کەربەلایە و چەند مەترێک لە وڵاترەوە حوسێنیەکی دیکە هەیە بە ناوی حوسێنیەی ئیسلامی ئەمریکی. و لە وڵاتری ژمارەیەک حوسێنیە دیکە هەن، واتە زیاتر لە 5 بۆ 6 بۆ 7 حوسێنیە لێرە هەن کە زەروی حوسێنیانە حوسێنی عێراقیەکانن. لەبارەی هەبوونی ئەو هەموو حوسێنیە و هەروەهابوونی دوو حوسێنیە بە تەنیشتەکەوە پرسیارمان لە شیعەی ئەم ناوچەیە کرد و ویستمان لە دەمی خۆیانەوە هۆکارەکەی بزانین. ئەمە تەنیا جیاوازی بۆچوونە کە بۆچوونی تاکەکانە کە هەر یەکەیان لەگەڵ ئەو گروپە دەبێت کە لەگەڵیدا ئاسوودەیە. بەڵام پێم وانیە ئەمە کێشە بێت، چەند گروپێک و ڕەوەندەکەش گەورەیە. شوێنی هەمویان لە حوسێنیەکە نابێتەوە و پێویستە چەند حوسێنیەک هەبن. پێچگە لە حوسێنی عێراقیەکانی شاوکات ژمارەی حوسێنی دیکە هەن کە هی لوبنانیەکان. لەوێ چاومان بە عەید عەلوان، ڕێنماییکاری گەشتیاران لە سەنتەری ئیسلامی تایبەت بە لوبنانیەکان کەوت. یەکەم شت کە لێمان پرسی بۆچی ئەو هەموو حوسێنیە هەیە و هەمووتان بەیەکەوە کۆ نابنەوە. ئەوەی کە لە ناوچەی دیێبۆرن و هەروەها هەندێک ناوچەی دیکەش هەن، ئەوەیە کە دوو مزگەوت لە تەنیشتی یەکدیەوەن کە دەکرێت یەکێکیان سوننە بێت و ئەوەی دیکە شیعە. بەڵام لە هەمان شوێن دوو مزگەوتی شیعە لە تەنیشتی یەکدیەوەن، چونکە پێیان وایە ئەو ئیمامەی کە سەرۆکایەتی مزگەوت دەکات نوێنەرایەتی ئەو دەکات. ئێمە تاوەکو ئێستاش وابەستەی باگراوندی ئیتنین. هەندێک کەس هەن کەیفیان بە خەڵکی لوبنان، هەندێکی دیکەیان کەیفیان بە خەڵکی عێراق نایەت. عەید لە دایکبووی میشیکنە و باوکی لە ساڵی 1996 لە سووریاوە هاتووەتە ئەمریکا. باسی لەوە کرد کە مزگەوتەکەیان کەوتۆتە نێوان دوو کەنیسە و ئەوەش نیشانەی پێکەوە ژیانی ئاینەکانە لە ئەمریکا. هەروە ئاماژەی بەهۆشدا هەندێک جار کریستیانەکانیش ڕوو لە مزگەوتەکەیان دەکەن. بۆیش پێویستە موسڵمانەکان لەو چوارچێوە بێنە دەرەوە کە پێوە بەسراونەتەوە. کێشەیەک لە بیرکردنەوەی کۆمەڵگەی موسڵماندا هەیە، ئەویش ئەوەیە دەمانەوێت لەو کۆمەڵگەیەدا بمێنینەوە کە ڕنگدانەوەی میراتی خۆمان. بەڵام بۆ من وەک لە دایکبوویەکی وڵاتە کە باوکم لە ساڵی 1896 لە سووریاوە هاتووەتە ئەمریکا، ئەمە شتێکی نەرێ نییە، چونکە هەر موسڵمانێک کە هەیە دەتوانێت بێت لێرە نوێژ بکات. هیچ بربەستێک نییە لە بەردەم هیچ کەسێک سەر بە هەر ئاینێک بێت سەردانی ئێرە بکات. هەندێک جار هەندێک کریستیان دێنە ئێرە بۆ خەڵوەت، بۆیە بۆ هەموو کەسێک کراوەیە کە بیەوێت لێرە بێت.
شاری دیێربۆرن دەکەوێتە ویلایەتی میشیگن گەورەترین ڕەوەندی عراقی لەم شارە دەژین ژمارەیان نزیکەی 50 تا 60,000 عراقی مسلمان دەبێت هاوکات بێزگە لە مسلمانی عراقی ژمارەی کریسیانی عراق و کوردستان و کوردیش لەم شارە دەژین دیار کوردە ڕوودا و میشیگن